ئەدەبیاتی ئێمە و پێگەی ئێمە لە نووسینی فواد سدیق. ئەگەر میلەتی فارس تاکە یەک سوودیان بۆ ئێمە هەبوو بێت ئەوە بووە ڕێز لە شاعیرە گەورەکانیان دەگرن، ڕێز لە نووسەرە بەتواناکانیان دەگرن. ئەو ڕێزگرتنەی لە ناو فارسەکاندا بۆ شاعیرە گەورەکانیان هەیە، لە ناو ئەوروپاییەکانیشدا وەک فارسەکان نین. داریۆش شایگان باسی لێوە کردووە گۆڕی بۆدلێر هەر نادۆزرێتەوە، ئەگەر دەیدۆزیەوەش ناوی بۆدلێر نادرەوشێتەوە، بەڵکو بە ناوی ژەنەڕاڵ ئەفسەری فەرماندەیی ئیمپراتۆری لەشکەری شەرەف چارلز بۆدلێر دەخوێنیتەوە. فارس ڕێزی گەورەی لە شیرازی و حافز و خەیام و مەولانا ناوە، هەر هیچ نەبێ گڵکۆیەوان بە جوانی دەدۆزرێتەوە. کورد نەتەوەیەکە لە ناو ئەفسانە و خوڕافاتدا فرسکی گرتووە، دەیان هەزار ساڵیشە هەر خەریکی و فرسکردنەیە. بێگومان تا نوقمی ئەفسانە و خوڕافات بین ناشتوانین ئەقڵانیانە بیر بکەینەوە، ناشتوانین بیرکردنەوەی ڕەخنەیی لە ناو زێهنی خوێنەرانمان بچەسپێنین. ئێستا سەردەمی تۆماس ئەکوینی نییە ئاین و ئەقڵ بەیەکەواش بکەینەوە. ئاخر تۆماس ئەکوینیش نەیتوانی سەدەکانی ناوەڕاست ببڕێت و ئەقڵانیەت دابهێنێت، چونکە ئەقڵ و ئەفسانە ئاشت بوونەوەیان نییە. وەک تاریکی و ڕووناکی وایە، وەک مردن و ژیان، وەک شەڕ و ئاشتی. ئەگەر بمانەوێ هەنگاوێکی باش بەرەو ئەقڵانیەت و بیرکردنەوەی ڕەخنەیی و بەرەو باشترکردنی دۆخی چەقبەست و بڕۆین، دەبێت کۆتایی بە ئەفسانە و خوڕافات بهێنین، کۆتایی بە عەقڵیەتی چەقبەستووی ڕابردوو بهێنین. ئەو ڕابردووی ئێمە لە بواری با بڵێن ڕۆشنبیریمان هەیە لە سێوێکی ڕزیو دەچێت کە لە ناوەوەیدا بۆگەن بووە، بۆیە هێزی مانەوەی تێدا نەماوە، تەنانەت بۆ ئێستاش بەکار نایەنرێت. بیر و باوەڕی پوچ نابێتە کەرەستەیەکی باش بۆ نووسینی زیندوو. ئەوەی بیەوێت داهێنانی گەورە بکات دەبێت مێشکی لە کارەبا بدات، دەنا بەو ژینگەی ئێستا لە کوردستاندا هەیە ناتوانێت داهێنان بکات. کارەبایەکمان پێویستە دەمارەکانی ناو مێشک و خانە جیاوازەکانمان کاوی بکات. تا مێشکمان کاوی نەکەین ناتوانین بیر لە نووسینی گەورە بکەینەوە. ئاخر ئێمە نەک دەست و قاچمان، بەڵکو مێشکیشمان لە ناو کولتوری داتەپیوی کۆندا نقم بووە. وەک بڵێ لە ناو گۆمێکی وەستاوی هەزاران ساڵە چی مێش و مەگەز و باکتریا لە ناویدا کۆبوو بێتەوە، بێ بە دەوری ئەو ئاوە وەستاوە بخڵێیتەوە بۆ ئەوەی تینوێتیت بە چەند قومە ئاوێکی پاک و سازگار بشکێنی. ئاوی سازگار و پاک لە ناو گۆمە ئاوێکی وەستاوی هەزار ساڵەی پڕ لە باکتریا چۆن دەردەهێنێت؟ ئێستا ئێمە لەو دۆخەداین تاکە ڕابردوویە کە شانازی پێوە بکەین بەرهەم و ئەدەبیاتی چەند کەسێکن کە بە پەنجەی دەست دەژمێردرێن. لەوانە جەزیری کە ساڵی 1570 زاینی بۆ 1640 زاینی ژیاوە، نالی 1800 بۆ 1856، مەحوی 1836 بۆ 1906، گۆران 1904 بۆ 1962 و شێرکۆبێکەز 1940 بۆ 2013 زاینی. ئەو پێنج شاعیرە زۆر گەورن، بە تایبەتی بۆ ئێمەی کوردی هیچ لەبار نەبوو زۆر گەورن. بیر و بۆچوونی جیاوازیش لەبارەی ئەحمەدی خانی کە 1651 بۆ 1706 زاینی ژیاوە هەن، وەک چۆن بیر و بۆچوونی جیاواز لەبارەی فیردەوسیەوە هەن. ڕاستە فارس شانازی بە چەند شاعیرێکی خۆیەوە دەکات کە بەڕاستی نەک هەر زۆر گەورن، بەڵکو لەسەر ئاستی جیهانیش هەموو سنووری کشوەرەکانیان بەزاندووە. آخر خەیام و فیردەوسی نزیکەی 1000 ساڵ پێش ئێستا چۆن فەلسەفەی جۆراوجۆریان تێکەڵ بە شیعرەکانیان کردووە. مەولانا و حافز و سعدی هەر یەکەیان کەمێک کەمتر یان کەمێک زیاتر لە 700 بۆ 750 ساڵ پێش ئێستا بە هەمان شێوە جیهانی شیعریان لە ناو ئێران و بە زمانی فارسی ڕەنگڕێژ کرد. ڕاستەمانە شاعیر بوون، بەڵام خۆوڵاتێکی گەورەی وەک ئێران هەر تەنیا و پێنج شاعیرەی نییە. بەڵام ئەمانە بۆیە گەورن چونکە فەلسەفەیان خستە ناو شیعرەوە، چونکە ئەمانە لە بنەڕەتدا فەیلسوف بوون. هەر دێڕێک لە شێعرەکانی مەولانا یان خەیام بێگومان بە دوو مێتۆدی جیاوازەوە فەلسەفەیەکە بۆ ژیان، بۆ خۆشەویستی و هیتر.
ئەو کاتەی ئەو شاعیرە گەورانەی ئێران هاتنە ژیان و شێعری فارسیان بردە ئاستێکی زۆر بەرز، هێشتا ئەوروپا خاوەنی ئەدەبیاتێکی ئەوتۆ نەبوو. تا ئەو کات تەنیا خاوەنی هۆمیرۆس بوو، واتە ئەلیادە و ئۆدێسا، کە ڕێک لە ڕووی نووسینەوەی داستان و مێژووی نیشتمانی لەگەڵ شانامەکەی فردەوسی نزیکن لە یەکتری. هەردووکیان داستانە مێژوویەکان دەگەڕنەوە، بەڵام ئەوەی جێگای تێبینیە تێبینی و بۆچوونی جیاواز لەسەر هۆمیرۆس هەیە. هۆمیرۆس جگە لەوەی نابینا بوو، هاوکات زۆربەی زانایانی هاوچەرخ لەبارەی شێعرەکانی یعنی ئەلیادە و ئۆدێسای هۆمیرۆس ناکۆکن. پێیان وایە ئەلیادە و ئۆدێسا بەرهەمی یەک کەس نییە. ئەمەش پشتبەستن بەو جیاوازیە زۆرەی کە لە شێوازی گێڕانەوەدا بەدی دەکرێن لەبارەی ئیلاهیات و ئەخلاق و وشەسازی و هیتر. ئەمە جگەل لەوەی بەرهەمەکانی هۆمیرۆس لە سەرەتای سەرهەڵدانی ڕێنەسانس لە ئیتالیا چاپکراون، پێشتر چاپ نەکرابوون. ئەوروپا لە سەردەمی ڕێنەسانس و لە ڕێنەسانس بەدواوە شاعیری گەورە و ڕۆمانوسی گەورە و شانۆنامەنووسی گەورە و فەیلسوفی مەزنی لێ دروست بوو. کەواتە ئەو سەردەمەی فردەوسی و خەیام و تەنانەت مەولانە و حافز و سعدی بە جوانترین و بە گەشاوەترین شێوە وڵاتی فارسیان لە ناو شێعر هەڵهێنا بوو، هێشتا ئەوروپا لە سەردەمی تاریکیدا بوو، کەوتووە خۆناغی متبوونەوە. شاعیرەکانی ئێمە هێندە کۆن نین، بەڵام بۆ ئێمە هیچ لەبار نەبووی کورد بنەمایەکی جوانیان بۆ داناوی، چونکە ئێمە هیچ پێشینەیەکی درەوشاوەمان نەبووە. عەلی تەرمۆکی بە یەکەم شاعیری کووردا دەندێ، کەویش مێژوویەکی درەوشاوە و بەرهەمێکی درەوشاوەی نییە، بۆیە لە هەموو دۆخێکدا کاتێک باز لە شاعیرە بەهرەمەند و بەتوانە و جوانەکانمان دەکەین، هەر دەبێت لە ئەو شاعیرانەوە کە لەسەرەوە ناوم هێناون دەست پێ بکەین، کە تا ڕادەیەکی کەم تا زۆر هەر یەکە و لە نیوەی سەدەیەکدا ژیاون. بەڵام ئەوان ئەو پێنج شاعیرە خانیش تا ڕادەیەک کە یەکەم شاعیرە هەستینەتەوەی وروژاندووە سەری جەمسەرەکانیان بەدەستەوەیە. هەر بۆیەش ئەو پێنج شاعیرەن دەستنیشان کردووە. بە بڕوای من ئیتر کاتی ئەوە هاتووە شاعیرە هەرە بەهرەمەند و بەتواناکانمان لەم هەموو شاعیرانەی دیکە جیا بکەینەوە و باشتر بیان ناسێنین، چونکە ئەوان سامانی ئەم نیشتمانەی ئێمە و کولتوری ئەو میلەتێ ئێمە. ئەوانیش جزیری و نالی و مەحوی و گۆران و شێرکۆن. وەک گوتم خانی ئەویش بابەتێکە بۆ گفتوگۆ، ڕۆڵی نادیدە ناگیرێ. بەڵام جگەل لە خانی هەر لە سەردەمی نالی تا کۆتاییەکانی سەدەی بیستەم لە هەر سەدەیەکدا کۆمەڵێک شاعیری دیکەش هەن، دەتوانم بڵێم لەژێر چەتری ئەو پێنج شاعیرەدا هەناسە دەدەن، لەژێر سێبەری ئەو پێنج شاعیرەدا بیر دەکەنەوە و وشەی جوان دەنووسن. هەر شاعیرێکی دیکە کە نەتوانێت لەو پێنج شاعیرە تێپەڕێنێ، کەواتە پێویست ناکات ناوی پێدرێت. فڵانە کەس دوو شیعری جوانی هەیە، پیسارە کەس سێ شیعری جیاوازی نووسیوە، دادی نوێگەری پێنادرێت. نەیان توانیوە خۆیان ببنە جەمسەر. نامانەوێ بچینە سەر ناوهێنانی ئەو شاعیرانەی نەیان توانیوە جەمسەرەکە بن. ئەوانەی لە خوار جەمسەرەکەن ژمارەیان کەم نییە، حەشاماتێکن بۆ خۆی. بۆ نەتەوەیەکی وە کورد بێگومان شاعیر و شێعرنووسمان وەک شێعرەکەی شێخ ڕەزا گوتەنی بووە بە حەشری نێرەکەر. بۆیە نامەوێت لەوانە بدوێم کە لە پەراوێزدان لە ناو ئاوێکی زۆر مەنگ و لە تەنکاودا مەلە دەکەن، ناتوانن بچنە ناو دەریاکانەوە کە شەپۆلی بەرزی تێدایە، ناتوانن بچنە ناو ئەو ڕووبارە قوڵانەوە کە ئاوی بەخوڕی پێدا دەڕوات. بۆیە ئێمەش باسییان ناکەین. من کە ئەو نووسینە ڕەخنەیانەم دەنووسم، چەند خۆشتر دەبووە گەر بم نووسیبایە قەرزداری دوو نووسەری گەورەی کوردم، بەڵام ئەوە تا قەرزداری کەسیان نیم. ناچارم خۆم بە قەرزداری مارکس و نیچە و کارل پۆپەر بزانم. ئەوان منیان کرد بە ڕەخنەگرێکی جدی. ئەوان منیان لە ناو کللتوری دواکەوتووی نەریتگەرایی دەرهێنا و منیان فڕێدایە ناو ئەو هەموو ململانەیە فکریەی کە نووسەرە گەورەکانی ڕۆژاوا لە دیمۆکریتیس و پرۆتاگۆراسەوە تا ئەفلاتون و ئیتر تا هەموو فەیلسوفەکانی سەدەی حەڤدە و کە تا بە ئەمڕۆ بەردەوامە. نیچە نەبوایە نەمدەتوانی بە دەنگی بەرز ڕەخنە بەگرم و دژی هەموو مجامەلەکردنێک بم.
نیچە چەکوشەکەی بە میرات بۆمان بەجێ هێشتووە لە ڕاستیشدا وای لێ هاتووە بە پینەکردن تەنیا دەبیتە پینە دۆست هیچی تر نا دەبێت بە چەکوشەکەی نیچە بشکێنین و بینا بکەینەوە. مارکس نەبوایە قەت نەمدەتوانی بەو شێوەیە ئێستام داکۆکی لە دادپەروەری کۆمەڵایەتی بکەم و سەرمایەداری چاوچنۆکی کورد بە گەندەڵ و بە خوێن مژی میلەت بزانم. مارکس منی کردەوە مرۆڤ و جارێکی دیکە منی دروست کردەوە بۆ ئەوەی نەفرەت لە دز و گەندەڵ و نەفرەت لە چەوسانەوەی مرۆڤ لەلایەن مرۆڤەوە بکەم و بە توندی ڕوبەڕووی هەمویان ببینەوە. کارل پۆپەر منی فێر کرد شەڕی بچووکەکان نەکەم، شەڕ لەگەڵ ئەوانە بکەم کە گەورە و بەهێزن. دەبێت لە بەهێزەکان بدەیت کە بەهێزەکانشکان ئیتر ئەوانی تر بۆ خۆیان دەپوکێنەوە. ئەم سێ فەیلسوفە منیان سەر لە نوێ دروست کردەوە، بەڵام مانای ئەوەش نییە سوودم لە ئەوانی دیکە وەرنەگرت بێت. بۆ نمونە هێربێرت مارکۆزە وای لێ کردم میانە ڕەو نەبم، زیاتر ڕادیکاڵ بم. بێرترارد ڕاسڵ ناچاری کردم پەنا بمە بەر چەندین بوارەی زانستی، تەنیا لە یەک وێزگەی زانستی جێگیر نەبم، بڕۆم بە ناوی جیهانی معریفەدا بگەڕێم. ئیتر ئاوا هاتم چەند حەزم دەکرد دوو فەیلسوفی کوردیش دوو وشەیان فێر کرد بام تا ئێستا بە شانازیەوە بنووسی با کە چۆن سوودم لیان وەرگرتووە و چۆن کاریگەریان خستۆتە سەرم. بەڵام یەک نووسەر نادۆزمەوە، یەک ڕۆمان نووسی کورد نادۆزمەوە ئەم هەموو ڕۆمانە کوردیەی لە کتێبخانەکان ڕۆژانە ژمارەیان زیاد دەکات تا ئێستا یەک ڕۆمانی کوردی نەیتوانیوە تۆزێک ئاسوودەم بکات. نەک هەر ئاسوودەیان نەکردوم، هەموو جارێک بێتاقەتم دەکەن و هەست دەکەم ئەم کاتانەی کە بۆم تەرخان کردوون بە فیڕۆ ڕۆشتووە. بینەرانی خۆشەویست ئەوەی پێشکەشی ئەوەی ئازیز کرا بابەتێک بوو لەسەر ئەدەبیاتی ئێمە و پێگەی ئێمە لە نووسینی فواد سەدیق.